الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لآلقي بازده لرامان لسورة لقمان بهم وخزمتان بهم بس رزامن دي رب العالمين وهي وادان ايوي آزي السودي لور بقرن. بسم الله الرحمن الرحيم. وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا واتبع سبيل من أناب إلي ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون. بەڵێ خۆشەویستان وەکو لە ئاەتی پێشووتر ڕەب العالەمین وەسیەتی کردین وەسیەتی ئینسانەکان دەکە بە دایک و باوچیان. ئینجا لێرەش دەفەرمی وإن جاهداك على أن تشرك بي ئەگەر هەوڵیان لەگەڵ دای واتە هەوڵێکی زۆریان لەگەڵ دای تاوەکو وا بکەی شەریک لە بۆ ئەڵڵا تەعالە بڕیار بدەی کەواتە ئەوان بخوایان مشریک بوون طبعا ئینجا هەوڵیان لەگەڵە توشدا کە ئەتوش شەریک لە بۆ ئەڵڵا تەعالە بڕیار بدەی فلا تطعهما لەو حاڵەتەی فلا تطعهما بە هیچ شێوەیەک جۆرایەلیان مەکە. بەڵێ دایک و باب سەرچاو و سەرسەر کەوا خوای گەورە ئەو هەموو وەسیەتەی کردیە کەوا چاکیان لەگەڵ بکەی بەڵام ئەگەر گەیشتە حەدی ئەوەی کەوا سنووری خواب بەزێنی و بە تایبەتی شەریک لە بە خوای گەورە بڕیار بدەی فلا تطعهما جۆرایەلیان مەکە. ئیتر وەکو زانان دەفەرمون کەواتە لە هەموو شتێکیش ئەوەی کەوا مەعسیەتی ئەڵڵا تەعالە تێدا لەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا دەفەرمی لا طاعة في معصية إنما الطاعة في المعروف. لبو هیچ کەسێک ناکرێ جۆرایەلی بکەی کاتێکەوە فەرمان پێ دەکە کەوا مەعسیەت بکەی بەڵکو تاعەت و جۆرایەلی لە بۆ ئەو کەسانێ کەوا لە چاکەیە لە زمنی لە حدودی شەرع لا نادا ئەگەر دایک و بابیش بی کەواتە فەرمانیان پێکردی بە شەریک بڕیاردان یاخود هەر گوناه و تاوانێکەوە کە ئەڵڵا تەعالە پێی ناخۆشە و قەدەغەی کردێ فلا تطعهما جۆرایەلیان مەکە بەڵام لەو حاڵەتەش وصاحبهما في الدنيا معروفة ئەگەر مشریکیش بوون فەرمانیان بە تو کرد شەریک لە بۆ ئەڵڵا تەعالە بڕیار بدەی جۆرایەلیان مەکە بەڵام لە ئوموری دنیا لە مەعیشەتی اعتیادی وصاحبهما في الدنيا معروف بە چاکە لەگەڵیان بژیە مصاحبەیان بکە لەگەڵیان بکە و خزمەتیان بکە چاکەیان لەگەڵ بکە چیان پێویست بوو لە ئوموری دنیا لە بۆیان بکە وصاحبهما في الدنيا معروفة. کەواتە سبحان الله یعنی سێلەی ڕەحم بە تایبەتی دایک و باب ئینجا قیاسا لەسەر وەشۆک و خوشک و برا ئەوانش ئەگەر کەسەکە کافریش بوو بەڵام محارب نەبی لۆ خۆی کافرە محارب نەبی ئەوە دەبی چاکیان هەر لەگەڵ بکەی بە تایبەتیش داک و باب لە ئوموری دنیا چاکیان لەگەڵ بکە کوفرەکە نابتەمانی ئەوەی کەواتوو چاکیان لەگەڵ بکە دەبی هەر چاکیان لەگەڵ بکەی وصاحبهما في الدنيا معروفة واتبع سبيل من أناب إلي بەڵام وەکو ئیتیباع وەکو شوێنکەوتن اتباعی چێ بکە سەبیلە من ئەنابە ئیلەی اتباعی ڕێگای ئەو کەسە بکە کە بەخۆی منیبە و دەگەڕێتەوە لای ئێمە بە چ دەگەڕێتەوە لای ئەڵڵا تەعالە بە اتباعی قورئان و سونەت. کەواتە تەماشاکە اتباعکردنت پێویستە لە بۆ منهەج بی لە بۆ ئەشخاص نەبی نابی لە بۆ کەسەیەکەوە منیبە نا واتبع سەبیلە من ئەنابە ئیلەی ڕێگای ئەو کەسە بگرە بەر اتباعی بکەکەوە ڕێگای ئەو گەڕانەوەی گرتیتە بەر ڕێگای قورئان و سونەی گرتە بەر لێیە زۆر گرنگە بەڕێزان اتباعی منهەج بکرێ نەک اتباعی ئەشخاص بکرێت کە ئەو شخصە معرەزە بۆی گۆڕانکاری بەسەر دابێتن هەتاوەکو دەمری ئیتر پێویستە اتباعی منهەج بکەی سەنجی مەحەچیش لە بۆ ئێمە قورئان و سونەیە ئەشخاصەکان هەر سەنجێن بە قورئان و بە سونە لەوما بەدیارەکە چێ منیبە و چێ پێویستە اتباعی سەبیلی ئەوان بکەین واتبع سبیل من أناب إلي ثم إلي مرجعكم پاشان بزانن گەڕانەوتان لۆ لای ئێمەیە فأنبئكم بما كنتم تعملون پێتان ڕادەگەینەوە بەو کاروکردەوانەی کە کردیتان نافەرمی فأجازيكم دەفەرمی فأنبئكم نافەرمی سزا و پاداشتان دەبوو دەفەرمی پێتان ڕادەگەینەوە لەبەر ئەوەی کە پێتان ڕادەگەینمەوە مانای ئەوەیە هەندێک کردەوەی گوناه و تاوان هەیە خی گەورە پێمان ڕادگەین تۆ کە کردیتمان بەڵام سزامان نادا دەفەرمی لێت خۆش بووم فأنبئكم بما كنتم تعملون. بەڵێ خۆشەویستان ئیتر بەو شێوەیە خی گەورە سوبحانەهو وتەعالە باسی حەقی دایک و بابی کردو بەڵام لەگەڵ ئەوەش دەفەرمی وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا واتبع سبيل من أناب إلي ثم إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون.
وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.